پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی کەویستی بیکا بە پێغەمبەر لە سەرەتایە هەندێک گۆشەگیری تیا دروست کرد بۆ ئەوەی بیر لە ئەحواڵی کۆمەلگاکەی بکاتەوە مجتەمەعەکەی بکاتەوە دائیمەن ئەو کەسانەی کە مصلحن چاکسازن ئەیانەوێت چاکسازی بکەن ئەبێت تۆزێ دوور بگرن تا حاڵی خەڵک بزانن ئەگەر تۆ بەردەوام لە ناو خەڵکابی خۆشەویستەکانم زۆر جار هەست ناکەی بە کەم و کورتی خەڵک تۆ دوور بکەوەرەوە لە دوورەوە تەماشای خەڵک بکە هەستەکەی نوقسانیەکانیان چییە هەستەکەی کەم و کورتەکانیان لەکوێیە جا ئەگەر بتەوێت تۆ خەڵک چاکەی ئەگەر تۆ تێکەڵ خەڵبی بەردەوام لەگەڵیانە بژەی لە هەموو شتەکانە ناتوانیت چاکیان کەیت چونکە ئەسڵەن عیبەکانیشیان هەست پێ ناکەی لەوەدا خۆتیش ئەو عیبانەتیان دروستە بێ بەڵام تۆزێ دوور بگرە و لە دوورەوە تەماشا بکە سەیرەکەی عیبەکانیان لەکوێیە ئەمجا ئەتوانی نزیک ببیتەوە چاکیان کەی دوای ئەوە هەم ئەبێت تۆزێکی تر دوور بکەویتەوە بۆیە لە هەفتەی پێشوە باسمان کرد لە ڕۆژانە یان لە هەفتانە یان لە مانگانە ئینسان تۆزێ گۆشەگیریت هەبێ تۆزێ گۆشەگیری تیابێ بۆ ئەوی بتوانێ عیب و نوقسانەکانی خەڵک بزانێ